ئەو حادثەی غەزە پێمان دەڵێ ئیمتیحانی سوڵتانەکان و حکامەکان زۆر گەورەیە چکە ئەوان شتیان پێ دەکرێت ممکنە یعنی جوامێرانە هەبی شی پێکراوی مەسەلە لەسەر لەو ڕۆژانە بزانیم طیارەیەک چووە لەسەر مستەشفایەکی ناوی نادەم دا و دەرمانی بەردایتەوە خۆ دەوڵەتە گچکۆکانە ناوێرنەوە برێن بەڵام حکومەتێکی وچی ئیمارەت هەموو عالم شاهدە لەسەر نیفاقیوان حەقە ناوی ئیمارەت بکەنە دەوڵەتی موئامەرات چونکە ئیش و کاری ڕۆژێک دینی ئیبراهیمان پێ دەفرۆشی ڕۆژێک دژمناتی دینمان ڕۆژێک مرسی شەهیدەکە ڕۆژێک نازانم یعنی ئەو خەڵکانەی ناردێ ساحەی پارەیان دەداتێ لە ئەوی مرسی لە ناوبن ئەو موئامەرەیەکی گەورەیە کەواتە ئازیزانم ساڵی 48 ساڵی 67 ساڵی 73 سێ جارە مسلمان محاوەلەیان کردیە لەگەر ئیسرائیل بەشەڕ بێن هەر سێ جار حکامی عەرەب خەونە بوون خائین بوون آخر یەک لەو جارانە مەسەلەن لە 73 ئەو سەرۆکەی کە قیادەی جەیشە کرد ئوردونی بوو عایدی ئوردن بوو ئینگلیز بوو تخوا ئەتوو بووە قیادەی جەیشی مسلمان ئەو بە غەریب و ژاری بێخێبەر دەستی ئینگلیزێکی کابرا ئینگلیز بەریتانیا سەید العالم بۆ ئەو کاتی ئەتوو کۆ ئینگلیزەکی لەکێ سەر کردا هودنەیەکی ڕاگەیاند خەریب بوو بگەنە ئیسرائیل و لە ناوی بن گوتی هودنە دەبێ هودنەیەکی ڕاگەن هودنەی ڕاگەیاند یعنی ڕاوەستان مفاوەزات چەک و سیلاحیان لێو بردن و ئەوان سەرکەوتن و عەرەب بڵێم عەرەب لەبەرەوەی مسلمانی هەموو دنیا ئەو کاتی ناگەیشتنەوێندرێ إذاعة خرابكان أو إذاعة خراب تخوا إذاعي العربية أي ناس العربية وشي الجزيرة العربية طبعا هذه السعودية أي الرجل بس لدي درس قوتي عدد الشهداء قوتي عفوا عدد الضحايا ده يقول جماري مردوكان يقدر لدي درس قوتي جماري شهيد كان قوتي ببورا جماري مردوكان يغزة حتى دوي ناقري زماني ناقري خوا زماني الله يا ربي زماني ناقري بلين عدد الشهداء ئەگەوانە شەهید نەبن لەو سەردەما ئەگەوە سەحابەی سەردەم نەبن چێ شەهیدە بۆ خاتری خوای گەورە جا ئەزانم شتێکی دیکەی پێڕاگەیاندین غەزای غەزە ئەو غەزایی کە لە غەزەی هەیە حەقە برین غەزای غەزە چی پێڕاگەن بەبیری هێنانەوە جیهاد چییە کوڕخۆ ئەو جیلە جوانەی کە ئێستا پێڕاگەیشتی خۆ نازانن جیهاد چییە جیهاد یعنی هەرچی بەذل ما في الوسع من القول والفعل هرتي زمان إيشة ست بيذكر اللي بينا خوي صرف كي وجهاده بدأ صد بقلبت بلام لهم جهادا قولت القتال كتب عليكم القتال فرض ولا سر والشر كردن اللي بينا خوي جور وهو كره لكم بيتنا خوش شر بياوي دي عبد الله عزام دكتور عبد الله عزام رحمة الله بفر مسلمان زورن بەڵام ئەو مسلمانەی جیهادێ بکە من مسلمانی جیهادش بکە زۆرن بەڵام ئەو مجاهدەی بێتە سەنگەری ئەوان کە من فەرمی ئەوانیش زۆرن بەڵام ئەوەی لە سەنگەری هەڵستی و ڕابوەستی بەرامبەر گولەی دوژمن ئەوانە ئەوەندە کە من لە هەموو دنیا بە پەنجەی دەستی دەژمێردێن تخوا ئێستا ئەوانەی لە غەزەینا مقابل ملیارێک و 700 ملیۆنی بە پەنجەی دەست دەژمێردێن یان نا فعلا بپنجەی دەست دەژمێردێن خوای گەورە لە ئەزریوان بێ بەشمان نەکە یا ڕەبی خوای گەورە ئەوانەی ثابت بکە سەرکەوتوی دنیا و قیامەتیان بکە ئیمان هیجرەت جیهاد ئەوانە مەرحەلەنا کەسێک ئیمانی نەبێ هیجرەتی چێ کەسێک هیجرەتی نەبی جیهادی چێ کابرا هەیە ئامادەیە لە دوکانێکی بە حەرامی ئیش دەکا ئامادە نیە دوکانەکەی خۆی بەجێبێری وەڵام معاشەکەم دەڕۆ کوڕە ئەگە تۆ هیجرەت نەکەی لەو دوکانێ بۆ خاتری خۆ هیجرەت نەکەی لە ناو گوناحان لە بۆ خراپە تۆ جیهادی چی و دیعای چ دەکەی کەواتە جیهاد واتە قیتال بەرامبەر کافران شەهید بوونش پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ئەو کەسێک کە شەهید دەبی لەگەر یەکەم قەتری خوێنی خوددا لە هەموو گوناحەکانی خۆشەبی و خوای گەورە هەفتە ئەوەندە حۆری داتێ و هەفتە ئەوەندە کەسە هەفتە دوو کەس لە خزم و کەسەکانی کە مستحقی جەهەنەمن هەفتە کەس لە مستحقی جەهەنەمن شەفاعەتیان لێ دەکات دەستنە باشتێ بە واستەوی خوای گەورە شەهادەتمان بە قسمەت بکە یا ڕەبی چکە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ئەگەر لەسەر جێگەی خۆت بمری بەس دوعای شەهیدیت بەدڵ کردبی خوای گەورە ئەجری شەهیدت بە قسمەت دەکات والله وانا آسان شتي آسان تسيتي داهم روجي دعاء كبري خواه شهادة بقسمتك